بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان بارمتەی سەر کۆمپانیەکانی حەج و عومرەی زیاد کردووە. لە کاتێکدا ساڵانی پێشوو خەبارەی بارمتەی کۆمپانیەکانی فرۆشتنی بەرنامەی عومرە 30,000 دلار بوو، ئەمساڵ کراوە بە 50,000 دلار. بۆ کۆمپانیەکانی گواستنەوەی عومرەکارانیش بارمتەکە لە 10,000 دلارەوە بۆ 15,000 دلار زیادی کردووە. ئەم بڕەپارەی زۆرە، ینی تۆ 50,000 دلار دابنی بۆ مەوسمی عەمری ئیمساڵ زۆر کرانە، چکە ئەم ویزانە ئێمە کۆمپانیا ئیشەکەی چیە؟ دابینکردنی ویزەیە. ئیتر ئەم ویزانەکە لە کاتێکا لە ڕێی قۆنسولیەوە یان لە ڕێی سەفارەتەوە ئەیرێ، هەرکەس ئازادە. ئەو وڵاتە خۆی ئەتوانێت لە کاتێکا کە ئەم گەشتیارانە دائەبەزن، ئەم عەمرەکارانیان ئەم حاجیانەکە دائەبەزن، ئەتوانێت لە مەتارە نێڵێ دابەزن و بیانگەڕێن. توانی هۆکاری زۆرە، بۆی ئێمە داواکارین دایمە حکومەت بەسەر ئەوانەیە بچێتەوە بەسەر بڕیارانەیە، کار ئاسانی زیاتر بکات، چکە ئێمە وەکو کەرتی تایبەت ئێمە ملکەتی فەرمانەکانی حکومەتیش ئەبێ هاوکاری کەرتی تایبەت بکات، چکە ئەم بڕیارانە دەرەکە ئەگەر بۆ کۆمپانیەکان نەبێ چی ئیسفادەیەکە خۆ کارمەندەکانی خۆی لە وەزارەتی ئەوقاف و لە بەڕێوەبەراتەکانە نایکە. زۆربەی زۆری من ئەوەنەی بزانم لە ڕێکارەکانی خۆیانە لەوە چێ سوودی خۆیان هەبێت و بتوانن بەردەوام بن، بەڵام هەنێکیشی هەیە احتیمالە نەتوانێت بەردەوام بێ و ئەوەی کە 50,000 دانیان 30,000 دانا جاران هەر کۆمپانیا سەرەکیەکان بۆ ینی لە شاری سلێمانێ بەر هەمووی نەئەگەشتە دە کۆمپانیای سەرەکی مالێلم ئێمە 120 کۆمپانیامان هەیە. چڕکردنەوەی مەرجەکانی سەر کۆمپانیەکانی حەج و عومرە دوای ئەوە هات ئەمساڵ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانەوە بە ڤیزای گەشت و جۆری دیکەی ڤیزا حەجیان ئەنجامدا. یەکێک لە مەرجە نوێیەکان ئەوەیە نابێت کۆمپانیەکانی گواستنەوەی عومرەکاران لە کێشەی ڤیزەی جۆراوجۆر بۆ حەجی ئەمساڵ تێوەگلابن. بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێم دەڵێت پێداچوونەی تەواومان بە گرێبەستی کۆمپانیەکاندا کردووە و ڕێشوێنی نوێمان بۆ داناون. و داوامان کردی ئەو کۆمپانیایکە عەقدی فرۆشتنی بەرنامەی عومرە دەکات بێ 5 دەفتەر ینی 50,000 دلار کە بارمتە دابنێت لە بانقی لە حکوومەتی هەرێمی کوردستان، و ئەوەی کە عەقدی گواستنەوەی عومرەکاران دەکات 15,000 دلار دابنێت وەکو بارمتە لە یەکێک لە بانقەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئامانج لەو بارمتان ئەوەیە ئەگەر بەیانی هەر کۆمپانیایەک سکاڵایەش لەسەر هەبوو یان خوا نەخواستە غەدرێش لە عومرەکارێک کرد یا مافی عومرەکارێکی خوارد، حکوومەت ئەو بارمتەی لەبەردەست بی بۆی حەقی هاوڵاتی لێ بداتەوە. ساڵانە لە هەرێمی کوردستانەوە دەیان هەزار کەس بە مەبەستی بەجێهێنانی سونەتی عومرە سەردانی وڵاتی سعودیا دەکەن. بۆ مەبەستەش دەیان کۆمپانیا لەو بوارەدا کار دەکەن و بڕیاریشە ئەم ساڵ لەم هەفتەیەدا گەشتەکانی عومرە کە بەهۆی ئەنجامدانی فەڕیزەی حەجە وەستا بوو بەڕێنمایی و مەرجەنوێیەکانەوە دەست پێ بکاتەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.